لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە بۆ 8 مارس ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان چەند زنجیرە چالاکیێکی ئامادە کردووە. یەکێک لەو ڕۆژانەی کە دوێنێ یەکی مانگ بوو چالاکی پێشانگایی شێوەکاری بۆ ژنان کرایەوە. ئەم ڕۆژ هەر درێژەی پێ ئەدەین بە چاندنی 50 مامی سنەوبەر. لەم ڕۆژەدا ئێمە پیرۆزبایی لە تەواوی پیرۆزبایی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان و لە تەواوی ژنی گەری کورد و ئەو ژنە تێکۆشەرانەی کە بەرامبەر بە دوژمن ئەجەنگن و تێکۆشانەکەن و بە ڕۆحی بەرخودان تێکۆشانەکەن پیرۆز ئەبێ لێیان، پیرۆز بێ لێیان ئەو ژنە تێکۆشەرە قارەمانانە. ئێستاکەش لێرە ئەتوانین هەر کەسێک بە تایبەتی ژن ئەتوانێت نەمامێک دابچێنێت بۆ یادی ئەو ڕۆژەش. پێویستە ئێمە بەرز و پیرۆز ئەو ڕۆژە ڕابگرین. لێرەدا جاریکە بە خێراتنی هەمووتانەکەین، هیوای سەرکەوتن بۆ هەمووتانە خوازین، هیوادارین ئەم دەرەختانەی کە ئێمە ئەینێژن بە گەرما و بە سەرما و بە هەموو جۆرەکانی کە زەخت و زەبر ئەکات لەو درەختە بیان پارێزین وەکو چاومان، چونکە چاندنی درەخت زۆر گرنگە بۆ وڵاتی ئێمە. ئێمە ئەزانین کە دوژمن لە هەر چوار لاوە لە ژینگەی ئێمە ئەدا. بینیمان لە ئەفرین ئەو دارسنەوبەرانەی کە ئەیبڕنەوە دەوڵەتی تورک یا بە لە بێخۆ بندەرانن بە ڕیشکەکانیانەوە ئەیبەن لە دەوڵەتی تورکیا لە وڵاتی خۆیان ئەینێژن. ئەبینین لە باشووری کوردستان ئەو درەختانەی کە 200 ساڵ تەمەنیانە و بە دەیەها شۆڕژگەر لە بنیا شۆڕشی بەرپا کردووە. ئەمڕۆ دەوڵەتی تورکی فاشست ئەیبڕێتەوە و پارچە پارچەی ئەکاو ئەیبا بۆ وڵاتی خۆی لەوێ ئەیسووتێنێ. گەرەکە ئێمەش گرنگی بە ژینگە بین لە جیاتی دارێک 50 دار بنێژین، بڵێن بە دوژمن تۆ چەندە ڕەگ و ڕیشەی ئێمە دەرەهێنێ، ئێمە 50 جار داری خۆمان ئەچێنینەوە ڕەگ و ڕیشەی ئێوە لە بندەرێنین. سەرکەوتن بۆ هەموو لایەک دەستی هەموو لایەک خۆش بێت. لەسەر ناوی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پیرۆزبایی ڕۆژی 8 مارس جەژنی 8 مارس لە هەموو ژنانی جیهان و ژنانی کورد بە تایبەتیەکەم و ئەندامان و ئەو ژنانی کە لەگەڵمانە کار ئەکەن بە جدی و تێکۆشەرەکەن پیرۆزیان پیرۆزبایان لەکەین و پیرۆزبایی لەو ژنە تێکۆشەرەین کە لە بەرەکانی جەنگە دژ بە دوژمن دەجەنگن. ئەم ڕۆژان لێ پیرۆز بێ. دیارە ئێمە وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵێک لە مانگی مارسا لە ڕۆژی 8 مارسا ئێمە بە زنجیرە چالاکی ئەو ڕۆژانە بەڕێ ئەەکەین. یەکەم چالاکیمان ئەوە بوو پێشانگایەکی شێوەکاری بۆ ژنان کرایەوە بە خۆشحاڵیەوە سەردانکەرانی زۆر پێیان خۆش و حتا تابلۆکانیشیانە کڕی. ئەم ڕۆژ کە دوو هەم ڕۆژە بە چاندنی 50 مامەویش کە بریتێ لە سنەوبەر بۆی ئێمە سنەوبەرمان هەڵبژار ئەبینین وڵاتی ئێمە لە هەر چوالاوە دوژمن قەسفمانەکە دارمان ئەبڕێ. ئێمەش بەرپەرچی ئەو کردارانەی دەوڵەتی فاشیست بینەوە سنەوبەر خۆڕاگرە و تەمەنێکی باشیشی هەیە بە هیچ کزەبایەک و بە هیچ ڕەشەبایەک و بە هیچ تۆفانێک و بە هیچ گەرمایەک سەر بۆ ئەو زەبر و زەنگە دانانەوێنێ. مەبەستی ئێمەش چاندنی سنەوبەر ئەوە بوو. لە هەموو مناسەبەتەکانە ئێمە کینە هەموو تیشکی خۆمان هێزی خۆمان هەمووی کارەکانمان لەسەر ژینگەیە، چونکە ئێمە لە کینی خۆمانە لە سیاسەتی خۆمانە بەشێکین لە ژینگە، یعنی چونکە ئەگە ژینگە نەبێ مرۆڤەکانیش نامێنن. بەڕاستی ئێمە وەکو ژنانی ئازادی خوازی کوردستان ڕەژەک هەستاوین بە نەمام چاندن پێش هەموو شتێک، ئەنجا دوای چالاکیەکانی کەمان دەست پێیەکە لەبەرەوەی ژینگە پیس بووە، لەبەرەوەی ژینگەیان والێ کردووە، یعنی ژینگە بەدەست مرۆڤایەتیەوە ئەناڵێنێ. ئێمە ئەمانوێ ئەم نمونەی پیشانی مرۆڤایەتی بین کە ئیتر ژینگە ئەگەر نەبێ ژینگە پیس ببێ هەموو مرۆڤایەتیش لە ناوەتێ. ئەگەر ئێمە هەمومان سیر بکەین سیرەکەین ئەم هەموو نەخۆشیە دروست بووە، بێبارانی وشکە ساڵی و تەپ و تۆزە هەمووی لە ئەوە یەکە ئێمە
هەم ناتوانن حکومەتی هەرێمی ئێمە ناتوانێت بەنداو دروستکە ئەم هەموو ئاوەی ئێمە بە فیڕۆتێ هەم پلان دابنێ بۆ سەوزایی وڵاتەکە ئەگە پلان دانێ بۆ سەوزایی وڵاتەکە دای بنێ بۆ بەنداو دای بنێ بۆ ئەوەی کەیتر ستروشتیش ئاش دەبێتەوە لەگەڵ مرۆڤایەتە لە مێژوودا گەرێمە بە تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە ژن زراعی دۆزیوەتەوە ژن مناڵی بەخێو کردووە ژن خانووی دۆزیوەتەوە ژنە گەرێمە سیر بکەین لە هەمویانە من بۆ خۆم ئیشێکی خۆم هەیە مەشتەلم هەیە لە 195 ژنیە بۆ لای من بۆ شت کەڕێنەوە بۆ چونکەکەم حەزبوونێکی هەیە ئەگەر ئێمە سیر بکەین لە خۆیانێ ژن حەزەکە دەستباتە گڵەوە دەستباتە دارەوە خزمەتی بکە چونکەکەم بەدەستی ژن بەرهەم هاتووە ژنی ژێوی ئەوەی کە بەرهەم هاتووە ئێمە ئەو ژینگەیە پێویستی هەم ژن پێویستی بە ژینگەیە و ژینگەش پێویستی بە ژنە